سبەی پلاتفۆرمی هەلیکار دەخرێتە کار و 24 کاتژمێرە ژنێک بێهۆشە. سڵاوتان لەبێت. ژنێک لە کۆمەڵگەی شاوێستی هەولێر بەهۆی دەرزیەوە نزیکەی 24 کاتژمێرە بێهۆشە و لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵاتی هەولێر لە ژێر چاودێری چڕی پزیشکیدایە. محەممەد عیزەدین برای ژنەکەیە ئەمڕۆ شەمە بە تەلەفۆن قسەی بۆ 964 کرد و ڕایگەیاند خوشکەکەم تایوەرزی هەبووە و چۆتە نۆرینگەیەکی نزیک ماڵی خۆیان. یاریدەدەرێکی پزیشکی دەرزی لێداوە و دوای ئەوە ڕاستەوخۆ جەستەی سوور هەڵگەڕاوە و بێهۆش کەوتووە. براکەی وتیشی نە ئێمە و نە پزیشکەکان نازانین چ جۆرە دەرزیەک لە خوشکەکەم دراوە. سکاڵاشمان تۆمار کردو و دەمانەوێت بە زووترین کات چارەسەرێکی بۆ بدۆزنەوە. سبەی یەکشەمە لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر کەمپینی ڕاگەیاندن و بەکارخستنی پلاتفۆرمی هەلیکار دەکرێتەوە. ئەوانەی دەیانەوێت لەوێ ئەکاونت بۆ دەستکەوتنی هەلیکار دروست بکەن بە بێکارتی نیشتیمانی مەچن. بەڕێوەبەرەتی گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی هەولێر ڕایگەیاند ئەکاونتەکە وەک پێگەیەکی تایبەتە لە پرۆتاڵی کار دروست دەکرێت. تایبەت دەبێت بە کارخوازیان خاوەن کار کە تێیدا زانیاری کەسەکان و پسپۆڕیەکان پڕ دەکرێتەوە و دواتر لە ڕێگەی چاودێری هەلیکارەکان دەکرێت و یارمەتی دەبێت لە گەیاندنی کەسەکە بۆ کارەکەی کە ئارەزووی دەکات. هەڵگرتنی باجی گومرگ و قەدەغە لەسەر تەماتەی هاوردا بووە هۆی ئەوەی لە ئەمڕۆ نرخی تەماتە ڕووی لە دابەزین کرد و کیلۆی بوو بە 350 دینار. بەهۆی کەمبوونەوەی بەرهەمی ناوخۆی و باج لەسەر تەماتەی هاوردا هەفتەی ڕابردوو نرخی کیلۆیەک تەماتە بۆ سەر و 1500 دینار بەرز بووەوە. بەڵام دواتر وەزارەتی کشتتوکاڵ بڕیاریدا بە هەڵگرتنی باج و قەدەغە لەسەر تەماتەی هاوردە و سەروەر عەلی سەرۆکی سەندیکای علوەی سلێمانی بە 964 وت لە ئەمڕۆوە نرخی تەماتە دابەزیوە و بەپێی باشی و خراپی نرخەکەی لە نێوان 350 بۆ 800 دینارە. پرۆژەی سەوزکردنی گوندی بەستەسێن لە قەزای پشدەر دەستی پێکرد کە لەلایەن چەند خۆبەخشەکەەوە ئەنجام دەدرێت و ئەمڕۆژ لە قۆناغیەکەمدا هەفتانە مام چێندران. ڕەوەن حەسەن چالاکوانی ژینگەی لە سنووری ئیداری ڕاپەڕین بە 964 وت پرۆژەی سەوزکردنی گوندی بەستەسێن یەکێکە لە پرۆژە ژینگەیەکانمان کە بە هاوکاری لەگەڵ ژمارە گەنجی گوندی بەستەسێن ئەنجامی دەدەین کە خۆی دەبینێتەوە لە چاندنی 540 لەمام. ڕەوەند حەسەن کە چالاکوانێکی ژینگەیە وەک خۆی دەڵێت 7300 نەمامی چاندووە و چەندین پرۆژەی سەوزکردنی لە گوندەکان و قوتابخانەکانی سنووری ئیداری ڕاپەڕین و قەزای حاجیاوە ئەنجام داوە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.